سندس علی 36 ساڵەکەم ئەندامە توانیویەتی سەرجەم قۆناغەکانی خوێندن تا دەگا بە دکتۆرا پلەی یەکەم بەدەست بهێنێت. لە سەفی شەشی وێژەیی یەکەم بووم 99.1 هینە دواتر لە کۆلیژی یاسا وەرگیرام هەر ساڵ یەکەم بووم بەخۆم بە ئیمتیاز تەواوم کرد بە کەلۆرەس و مەرگرد یەک بوومەوە معیدە لە کۆلیژ پاشی وەی یەک ساڵ چاوەڕێم کردو لە ماستەر وەرگیرام لە ماستەریش بە هەمان شێوە یەکەم بووم ئەلحەمدولیلا. دواتر لە 2015 بوومە مامۆستا لە زانکۆ لەو ماوەیە چەندین توێژینەوەم ئەنجامدا 5 توێژینەوە الحاصل مەشهور بوون لە گۆڤارەکانی کوردستان دواتر ئێستا کەش ئەلحەمدولیلا تەقدیم کرد لە بۆ دکتۆرا وەرگیران لەسەر تەڵەبەی دکتۆرامە. زۆربەی ئەو ئەرکانەی ماڵەوە لەسەر شانی سندسی کەم ئەندامن کچەکەی وەها باسی دایکی دەکات و دەڵێت سڕڕای ئەوەی کە حاڵەتەکەی تایبەتە بەڵام لەگەڵ ئەوەشدا بوو دەمانباتە دەرێکە بۆ نمونە ئەگەر کاروبارێکمان هەبیت کە زەڕور بی بمانەوێت جێبەجێ بکەین بۆمان جێبەجێ دەکات وەروە زۆربەی مەسروفاتەکانی ماڵێ زۆربەی مەسروفاتەکانی منیش هەر ئەوە کە جێبەجێ دەکات و خواردنی زۆر خۆش و زۆر شازیشمان بۆ دروست دەکات و لێرەوە زۆر سپاسی دەکەم و ئینشاڵڵا سەرکەوتووتر دەبی لە ژیان. سندس وەک خۆیوەتی بە گوڵەیەکی وێڵ هەردوو قاچەکانی لەدەست دەدات لە ژوورێکی ماڵەکەیدا ڕۆژانە ڕاهێنانی جەستەیی دەکات تا هەمیشە تەندروستیەکی باشی هەبێت. پێناسۆی مێر لای من ئەوەیەکەوە یعنی بە کورتی پێ دەڵێم 36 ساڵ بی معوەق بی و هەموو ڕۆژەش وەرزش بکەی بە تەمای چاکبوونەوەش نەبی ئەوە ئومێدە ئیتر ئینسان نابی ڕابوەستی ژیان لە ڕاوەستان نییە ژیان بەردەوامە مرۆڤەکانیش بە ئیرادەی خۆیان دەبی بەردەوام بن بۆ ئەوەی لەگەر ژیان لەگە بەردەوامیەتی ژیان ئەوانش بەردەوام بن. سندس کاری شۆفێریش بۆ خۆی و ماڵەوەی دەکات و ئەو ئۆتۆمبیلەشی بە دیاری وەرگرتووە. زۆر حەزم دەکردکەوە سیارەی خۆم هەبی لەبەرەوەی گرفتم دەبوو بەڕاستی لە سواربوونی سیارە ئۆشتان لەگەر تەکسی ئەوانە زۆر جار تەکسیەکە نەدەگونجا لە بۆیم بتوانم سوار بم بەخۆم ئارەبانەکەیان لە سندوقەکەی جێ نەدەبەوە لێ زۆر حەزم دەکرد سیارەی خۆم هەبی زۆر جار گوتیان تو ناتوانانی سیارە بخ لەبەرەوەی لێرە تڕا ئیش ناکە سیارەش پێویستی بە پشتە بۆتم ئەمە ڕاستم کردێ پشتی من بەخۆت بۆ باش دەم ئینشاءڵڵا زۆر گرنگە چکە سیارە بۆ معاوەق بەڕاستی پێیتی یعنی هەز دەکەوە هەز دەکە سیارێ دەخوری پێیەکانی ئیش دەکات لەسەر پێی خۆی دەڕوا لێ ئەوە سیارەم کڕی ئەلحەمدولیلا نەمکڕی ئەو سیارەیە بەڵکو بە دیاری وەرمگرتی خەڵاتی یەکەم بوونمە. جێی باسە سندس علی مامۆستای کولێژە و قوتابی دکتۆرایە لەلایەک وانە بە قوتابیەکانی دەڵێت لەلایەکی تریشەوە وانە دەخوێنێت و سەرقاڵی وەرگرتنی بڕوانەمە دکتۆرەکەیەتی و خاوەنی 5 پەرتووکی چاپکراویشە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.